سەرڕای دروستکردنی چەند ئەندەرپاس و فلای ئۆڤەرێکی نوێ، بەڵام هێشتا گرفتی شەقامەکان بە تایبەت بازنەی مەلک مەحموود لە سلێمانی چارەسەر نەبووە. لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا ڕێژەی ئۆتۆمبیل لە سلێمانی ئێجگار زۆر زیادی کردووە بە جۆرێک لە 24,000 ئۆتۆمبیلەوە بۆ بە 600,000 ئۆتۆمبیل و زۆربەی شەقامەکانی سلێمانی بەرگەی ئەم قەرەباڵخیان ناگرن. سلێمانی پێویستی بە پرۆژێ خزمەتگوزاری هەیە لەگەڵ دەست بەکاربوونی سەرۆکی شارەوانی سلێمانی کۆمەڵێک پرۆژەی گرنگ لە شاری سلێمانی جێبەجێکراوە. یەکێک لەو پرۆژێ ئەم پرۆژەیە کە بڕی ئارامە لەسەر شەقامی بازنەی مەلک مەحموود، وەروەها ئێستا لە خوار ئەم پرۆژەشەوە پرۆژەی ئەندەرپاسی فاروقەیە کە هیچ تەواو بووە لە نزیکی کۆتایەتی ئینشەڵڵا بتوانین لە مانگی 8 ئەویش تەواو بێ و بەڕووی هاوڵاتیان و شوفێران بکرێتەوە. دوای نزیکەی 2 ساڵ پرۆژەی یەکتر بڕی ئارام کۆتایی هاتوو بەڕووی شۆفێراندا کرایەوە. زۆربەی قەرەباڵخی گەڕەکانی کازیوە 1 و کازیوەی 2 قڕگە و ئیبراهیم ئەحمەد کەم دەکاتەوە، بەڵام هێشتا سلێمانی بە تایبەت لە نێو بازاڕ و شەقامە سەرەکیەکاندا پێویستی بە فراوانکردن و دروستکردنی ڕێگەی دیکە هەیە. ئۆتۆمبیل بەردەوام زیاد دەکا و ئەگەر بەراوردی کەین بە ساڵانی ڕابردوو من ئامارێکم لەلایە لە ساڵی 2002-2023دا پێش پڕۆسیاسیادی عێراق بە هەموو شاری سلێمانی دەوروبەری 23-24,000 ئۆتۆمبیلی تایبەتی تیا بوو. ئێستا لەوانەیە ژمارەکە نزدیک بێتەوە لە 600,000 ئۆتۆمبیلی تایبەت بوو. ئێمە ئەگەر بەراوردی کەین بە هەمان و شەقامانی ڕابردوو بەڕێوە ناچێت. ئەم ژمارە ئۆتۆمبیلە زۆرە ناتوانێت بەم ڕێگاوبانانەی ساڵی 2000-2002 با بڵین جوڵی ئۆتۆمبیلەکان سەر شەقامەکان تێپەڕێ بووە. پێویستی بەوە هەیە کە یەکتر بڕی لەم شێوازە دروست بکرێ، شەقام و ڕێگاوبانەکان فراوان بکرێ. ئەمە کاریگەری دەبێت لەسەر کەمکردنەوەی لۆد و قەرەباڵغی. لەگەڵەوەی حکومەت پارەی ڕێگەوبان لە شۆفێران وەردەگرێت، بەڵام تەنها لە کاتی نزیکبوونەوە لە هەڵبژاردن دەست دەکات بە تەواوکردن و نۆژەنکردنەوەی شەقام و ڕێگەوبانەکان. لە کاتێکدا زۆربەی قوربانیەکانی هاتشۆهی ئەم ڕێگەوبانانن کە گرفت و کەموکوڕیان هەیە و یەک ئاراستن و نازاندرێت ئەم پارەی لە شۆفێران وەردەگیرێت چی لێ دەکرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.